پەیامی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بۆ یادی ڕاپەڕین. لە یادی 28 ساڵی ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کوردستاندا ئەنجومەن و سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی پەیامێکی بڵاو کردەوە کە ئەمە دەقەکەیەتی. بە ناوی ئەنجومەن و سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی پیرۆزبایی تێپەڕبوونی 28 ساڵ بەسەر ڕاپەڕینە شکۆدارەکەی گەلی کوردستان، ئاراستەی کۆمەڵانی خەڵکی کوردستان و سەرجەم مامۆستایان و خوێندکاران و فەرمانبەرانی زانکۆ دەکەین. ئەو یادە مەزنە بە وەرچەرخانێکی مێژووی گەورەی میلەتەکەمان دەزانین لە بەرامبەر ڕژێمی دیکتاتۆری و ستەمکاری. دەستکەوتەکانی ڕاپەڕین تەنها ڕزگارکردنی خاکی کوردستان نەبوو لە دەست ڕژێمی بەعسی لە ناوچوو، بەڵکو بووە هەوێنی دروستکردنی کیانێکی سربەخۆ بۆ گەلەکەمان و دامەزراندنی حکوومەت و پەرلەمانی کوردستان و ئاوەدانکردنەوەی زۆربەی ئەو ناوچانەی کە بەهۆی ئەو ڕژێمە فاشیەوە خاپور کرابوون. ڕاپەڕین دەنگ و ئیرادەی گەلی کوردستان بوو بۆ ڕەتکردنەوەی زوڵم و زۆرداری بەسەر نەتەوەکەمان، بە قوربانیدان و تێکۆشانی خەڵکی کوردستان و سەرجەم لایەنەکان مەزنترین سەرکەوتنی مێژوویی بۆ گەلی کوردستان تۆمار کرا. هەر ئەو گیانی خۆڕاگریە بوو لە دوای ڕاپەڕینەوە تا ئێستا هەرێمی کوردستان چەندین هەنگاوی ئەرێنی بە ئاراستەی خزمەتکردنی چین و توێژەکانی هەڵگرتووە و قۆناغی باشی بڕیوە لە دەوڵەتداریدا. لە پاش ڕاپەڕینە مەزنەکە پرۆسەی پەروەردە و خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان فراوان بوون و گەشەسەندنی بەرچاوی بەخۆ بینی. لە ئێستادا خاوەنی دەیان زانکۆ و پەیمانگای حکومی و ناحکومیە و لەو بوارەدا خزمەتی گەورەی زانستی پێشکەش بە گەلەکەمان کردووە. لەو چوارچێوەیەشدا زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی هەنگاوی گەورەی ناوە و پەیوەندی زانستی و هەمەجۆری لەگەڵ زۆرینەی زانکۆ و ناوەندە ئەکادیمیەکانی ناوخۆ وڵاتانی دەرەوە گرێداوە. زیاتر لە 60 ڕێکەوتنامەی هاوبەشی زانستی لەگەڵ ئەو ناوەندانەدا ئەنجام داوە بە مەبەستی ئاڵوگۆڕی وزە و توانە و لێهاتوویەکان و بەدەستهێنانی بڕوانامەی نێودەوڵەتی و خزمەتکردنی زیاتری پرۆسەی خوێندن و خوێندکاران لە هەرێمی کوردستان. لە یەکێک لە هەنگاوە نوێیەکانی زانکۆکەماندا کردنەوەی کەناڵێکی تایبەت بە زانکۆیە بە دروشمی زانست داهێنان کە ڕاستەوخۆ لە خزمەت پرۆسەی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیدایە. لەم یادە شکۆدارەدا داواکارین پارێزگاری لە دەستکەوتەکانی ڕاپەڕین بکرێت و خوێنی شەیدانی ڕاپەڕین ببێتە هەوێنی یەکڕیزی و تەبایی و پێکەوە ژیانی میلەتەکەمان. هەر لەو سۆنگەیەوە کار بۆ بەرەو پێشبردنی زیاتری پرۆسەی خوێندن و پەروەردە لە هەرێمی کوردستان بکرێت. لە کۆتاییدا دووبارە پیرۆزبایی خۆمان دووپات دەکەینەوە و ئومێدەوارین ساڵی ئایندە ساڵی گەیشتن بێت بە گشت ئاوات و ئامانجی گەلەکەمان. بۆیە پێمان وایە ڕاپەڕین لە ئەمڕۆدا لە هەر کاتێک زیاتر لێک تێگەیشتن و تەبایی و یەکریزی زیاتر لە هەموو لایەنە کوردستانەکان دەخوازێت. بەرز و شکۆدار بێت ڕاپەڕینی ئازاری ساڵی 1991 نەمری بۆ شەیدانی ڕاپەڕین و سەرجەم شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان. سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی 5 سەی 2019.